باسی مۆسیقا و میوزیکت کرد ئەوەی کە زمانێکی هاوبەشە واتە تۆ پێویست ناکە بۆ نمونە زمانی ئەو وڵاتە بزانیت زۆر جار تۆ لەگەڵ ئەو مۆسیقایە پەیوەندی دروستەکە بێ ئەوەی کە تەنانەت لەشی تێبگەی کە چی ئەڵە یا باسی چی ئەکا جا یەکێک هەر لەو هۆنەرانەی کە هاوبەشە لە نێوگەلانە و پێویستی بە ئەوە نییە کە تۆ بۆ نمونە خەڵکی ئەو وڵاتەبی سەما و هەڵپەڕینە ئەوەی کە لە کوردیەکەی خۆمانە پێی ئەوترێت هەڵپەڕین لانێ گەلانی دیکە ناوی دیکەی لێ بنێن جا ئاری ئێمە لە کوردستان ناوچە جیاوازەکان هەڵپەڕینی خۆیان هەیە و ئەمە وای کردووە کاتێککە تۆ قوڵ ئەبیتەوە لە بابەتەکە یەک دنیا بابەتی جوانت بۆ ڕوونابێتەوە و ئەوەی کە کاتێکە لەسەر یەک بە یەکی جوڵەکان جۆری جیاوازی هەڵپەرکە لە ناوچەکان ئەتەوێت زانیاری وەربگریت دنیایەکی تازە لەسەر دەرگاکاتەوە جا ئێمە لە تەوەری ئەم بەشەمە قسە لەسەر هەڵپەڕینی کوردی ئەەکەین لەسەرەوەی کە هەڵپەڕین بەپێی ناوچەکان ئەم جیاوازیانە چییە واتای ئەم جیاوازیانە چییە ئەوەی کە بۆ نمونە کەسێک سەرچۆپیە بە قسەی یا بەوتەی ڕۆژهەڵات دەسماڵ یان سەرچۆپی ئەگرێ بەدەستیەوە هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆچی ئەم جوڵانە بەم شێوەی ڕێکخراوە فەلسەفەکەی چییە لەسەر ئەم بابەتە دوێن و لەسەر مێژووی هەڵپەڕینی کوردیش تا ڕادەیە قساکەین بەپێی کاتی بەرنامەکەمان لەسەر ئەم بابەتە دوێن بە میواندارەتی زۆر بەڕێز مامۆستا عەبدولعەزیز مەجید کە بەڕێزیان مامۆستای هونەری ملین مامۆستا عەبدولعەزیز سڵاو لێبێ زۆر بەخێر مامۆستا کاتێ باسی بەهارەکرێ پێما بە زۆرێک لە کوردان لەگەڵ ئاگریکردنەوەی نەورۆز و جوانی بەهار و هەموو ئەمانە خەیاڵیان بەرەو هەڵپەڕکێکە شار ئەڕوا جا هەر بۆیە لطفێکی تایبەتیە قسەکردن لەسەر هەڵپەڕین لە بەهارە پێم خۆشە یەکەم جار هەر بە ڕێزت ئامەمان بەڕوونکەیتەوە ئایا هەڵپەڕین ئەکرێت وەک هونەر ناوی لێ ببرێت یاخودنا سەرەتا بەبوونی جەژنی نەورۆز پیرۆزبایتانێ دەکەم و پیرۆزبای لەگەلی کوردستان دەکەم لەبەرەوەی لە نەورۆزە خەڵک زۆر پەڕێ لەوانەیە خۆتان بینیتان لە کەناڵەکان خەڵک لە پڕۆم ساڵانش ئەوە بەردەوام ئەیبینین هەڵپەرچەی هونەرە هەڵپەرچەی کەلتورە بە سەرەتا دوو جۆرە هەڵپەرچەمانی هەڵپەرچەی فۆلکلۆری و کەلتوری کەوە هونەر نییە وەک فۆلکلۆرە کە من و تۆ هەموو دایک و خوشک و براکارمان هەموو ئێزانن لەلا دێبی لە شار بێ ئەوە فۆلکلۆرە بەڵام ئەگەر بتە بیکەی بە هونەر ئەو تابلۆ هونەریانەیە کە لە تیپی هونەری ملی ئەکرێ ئەوەی کام و جیانەگەڕێن و نمایشەکانی ئەمە ئەکرێت بە هونەر فستیڤالەکانیشیان جیان لێکتر فستیڤالی هونەری ملی هەیە فستیڤالی هەڵپەرچەی ملی هەیە زۆر جۆرە فستیڤال هەیە بۆ هەڵپەرچەیان ئەگە بێت باسییان لێ بکە فستیڤالی هونەری ملی مناڵان هەیە فستیڤالی هونەری ملی پیاوە ساڵات چۆکان هەیە فستیڤالی هەڵپەرچە هەیە فستیڤالی هونەری ملی هەیە جگەرە فستیڤالەکانی سەمای بالیە ئەوانە تەنیا یەک بابەت هەیە بۆ نمونە ئەوترێت لە هەڵپەڕینە کۆمەڵێک جوڵە هەیە دووباراکرێتەوە بۆ نمونە لە سێپەی بە بەردەوامی دوو هەنگاو بەرەو پێشەوەی هەنگاوێ بەرەو دواوە یان لە جۆرەکانی دیکە ئەوترێت دووبارە بوونەوە هەیە بۆیە لەوانەیە هەندێک لە کەسەکان لایەن وایە لەوانەیە نەکرێ ناوی هونەری لێ بنرێت جا جەنابەت هەر لەسەر هەڵپەڕین کتێبێکتر پێم خۆشە بەپێی ئەو زانیاریانەی کە وەرت گرتووە ئایا جەنابەت ئەڵێ هونەرە هشتا یان لە بەپێی ئەم بابەتە ناکرێ ناوی هونەری لێ بنرێت مەسلەی دووبارە بوونەوەی جوولەکان لە ناو سەماکاندا زۆر باوە نەک لێرە لە هەموو دنیا مەسەلەن ئەگەر هەڵپەرچەی ملی بێتە سەر ئەسلی ئەساسی هەڵپەرچێ خۆی من وەک کوردێک یانی وەک کورد خۆمان بە خاوەنی ئەزانین لەبەر ئەگەر بەس بینە سەر جوگرافیا و مێژووی دنیا سەرەتای دروستبوونەوە کە لە شاخەکانەوە کە هاتە خوارەوە ئادەم و عەوا لە شاخەکانی کوردستانی باکوور کەشتینەوە لە چیای جوود و دروستبوونی ژیان لە کوردستان بووە ئەو جوولانەی کە لە کاتی ڕاوکردن و لە کاتی پێشیانی مرۆڤ بچنە و کشت و کاڵ و شوانکاریایی هەر بە دوای ڕاو و ژیانەوە بە جوولەی کردووە لەو جوولانەوە مەسەلەن جوولەکان لە ئێمەوە دەست پێ کردووە ئیتر هاتووەتە خوارەوە اینجا جوولانە ڕۆژ بەڕۆژ هەر ڕۆژەوە بنەوە شتی تازە هاتووەتە کایەوە هەر مناسبەی مەسەلەن بۆ جێڕانەوەی ڕاوی کردووە و چۆن با ئەوەکەی گرتووە بە جوولە گوتوێتی وا گرتومە ئیتر دوای لە خۆشیە هەڵپەڕیوە هەڵپەڕینەکە ئەو بوو دوای مناڵەکە بنەوە ئەچکە هەڵپەڕیوە ئەم هەڵبەز و دابەزینە چۆن بیری لێکراوەتەوە کە خۆشی بە مرۆڤ بەبەخشێ
هەڵ لەڕێ ڕاکردن و جوڵەوە هەستی کردووە کە شادی بە دڵ و دەرونیە بەخشێ یان کاتێک مرۆڤ بیری لە پرسیارێکی فەلسەفێ تۆزە بێ زۆر ڕۆ بچیتە ناوێ بەڵێ ئەگەر من بینەسە بۆنە مناسبەکانە مەسەرەن ئەو سەما هەڵپەرچیانە هەمووی ئەوەی خۆی هەیە مەسەرەن تو لە کاتی شین چەمەری کە شایەکە لە کاتی شین کراوە یعنی چمەرجێک چمەرگێک کارە سات یانی دەفیان لێداوە و پیاوەکان هەڵپەڕیوە یان مەسەر سێپەی لە کاتی ئەوە هاتووە مەسەرەن عریرەی پێدەێن کە لە کاتی پیادەکردنی عەرەکات و جولانەوەدا ئەوانە هەر هەمووی ئەوەی خۆی هەیە بەڵام ئەگەر بینە سەر ئەوەی دی مەسەر لە کاتی شوان چۆن شای کردووە سەر شایەکان بە شمساڵە کردووە شمساڵ لێداوە چەند جۆرە شایان کردووە تەنانەت لە کاتی خەلە و خەرمان لەو کاتانەیە تەنانەت کاری هەرەوەزی لەو کاتانەیە تۆ مەسەر کە چیتە ئەو دەشتە چێلاند کردووە مەسەر دوای تۆدانت کردووە دوای تودا مەسەرەن ئەو خەر بە جولانە مەسەرەن دوای ئەوە مەسەر چۆن سەنەبات کردووە چۆن ئەو چێلا وت کردووە بە جەنجەڕ بووانە ئیتی دوای ئەوە کە تەواو بوو ئەوە بووە خەڵکی لە خۆشی هەڵپەڕیون یا مەسەرەن کاتی مەسەر کە تۆی داوە باران نەباریوە داوای کرد و باران باریە مەسەوەی کردی هەیاران و مەیاران یاخوا بمبارێ باران بە فەقیر و هەژاران ئەوانە هەڵپەڕیون مامۆستان دیوێکی ئاینیشی هەیە ینی وەک چۆن هاوشێوەی زیکری دەروێشەکان بەڵێ خۆ زیکری دەروێش نزیک بنەوە ئەوان نزیک بنەوە لە خوا و لە ئەوە بەڵام لە کاتی سوڕانەکانیان لە کاتی ئەوەکانیان لەگەڵ ژمارەی ئەوەکانی هەڵپەرچەکان یەک هەڵپەرچەیە هەتا من بە ڤیدیۆ بەەوەش لامە لەوانە خۆشتان لە یوتیوب سەیریکەن هەر بینیتانە دەروێشەکان کە ئەسوورن و قاچیان دەدەن لە ئەرزایان سەیان ئەوە دەکەنەوە وەگەڵ سەما هەڵپەرچەیەکەوێ ئێمە ئەیکەین جا مامۆستا ئێستا گەلان هەر یەکە و با بڵێن سەمای تایبەت بە خۆیان هەیە هەندێکیان تاکە کەسیە هەندێکیان هەر وەک ئێمە بە گروپیە ئێستا خوێندنەوە لە پشت ئەم هەڵپاکەی ئێمە کە بە کۆمەڵی شەکرێت خوێندنەوە بۆ ئەم وەستانە بۆ ئەم شێوازە بۆ ئەم دابشکردنە سەرچۆپیمان هەیە گاڵانیمان هەیە جوڵەکان هەنێک جار سەرچۆپی جیا ئەبێتەوە خوێندنەوە بۆ ئەمانە چییە؟ خۆی ئەوە ڕاستی بێ ئێمە وەک کورد سەمای تاکمان کەمە سەمای تاک و جوود زۆربەی لە وڵاتانی ئەوروپی و لە رووسیا و لە شوێنانە زیاتر باوە سەماکانی ئمە سەمای دەستە جەمعیە بە کۆمەڵە بۆ یەکگرتن ینی دەستگرتن و دەستکوشتین و بۆ یەکبوونی ئەوەیە بەڵام ئێمە وەک تۆ وتە سەرچۆپیانی سەرکردەی ئەوکە ئاکاتن قیادەی گروپەکە ئاکاتن چۆنێت ڕۆشن و تێکنەدانی مەسەلەن گاوانی شێ بە هەمان شێوە یعنی ئەو گاوانیش بە هەمان ئیشی سەرچۆپیەکە ئەبینی شایەکە بەس ئێمە وەکو کورد ینی زۆر شایەکانمە بە هەمووی زۆربەی جەماعیان بە کۆمەڵە ئەیکەین جا بەجار مەسەر تاچێک دەرەچێ یا مەسەرەن ئەگەر بە تابلۆی هونەری میلی بێ فەردێک دەرەچێ کارێک ئەکا شێ ئەکا پەیوەندی بە تابلۆکەوە هەبێتن جا تابلۆی مەسەرەن تەشی ئەڕێسێ کچێکە تەشی ئەڕێسێ وەکو پیاوێکە خوری بۆ دێنێ ئەوانە مەسەر بۆ شێوانە ئەوە تشتی تاگەکرێ بەڵام بە کۆمەڵ هەمووی کۆمەڵە بەگشتی ئەو چالاکیانە بڕیارەدا هەڵپەرچێ تابلۆ بێ یان زۆر جار بیستماناڵێن دەبێت ڕیزی هەڵپەرچێکە بۆ ئەگەر پیاو بن دەبێت پشتێنەکانە نەمی لە ئاستیەکدا بێ باڵان هەندێک مەرج وشت باز ئەکرێ نازانم چەندە زانستی و چۆنە ئەبێ باڵەکانە هەمووی لەیەک باڵا بن هەمویان کلاژ بن هەمویان یەک جۆرجی لەبەر بن اینجا تابلۆیەک پیشانەدا لە زۆرێک لە کلیپەکانی شای بینین کە ئێساش دیمەنەکان هەیە لەسەر شاش ئەگەر ئێمە بینە سەر فۆلکلۆر و کلتور لە لادێکان لەشانە ئەو شوێنە ئەو شێوەیە نییە مەسەر تۆ بە جلێش سوراتی من بە جلێشی قاوەی هاتم ئەویت بە جلێش شین هاتووە یەک بە پشتێن ڕەش هاتوویەک پشتێن ئەویان جیایە ئەوە وەک کلتور و فۆلکلۆر و ئەوەی خۆمان ئەوەیە بەڵام کە کردت بە هونەر بۆ هونەرەکە لەناو هونەرانی تر جیا بکەیتەوە و لەگەر فستیڤالەکان بیگونجێنێ ئەبێت تۆ لە هەموو شتەکان یەکەوە تێبی مەسەڵەن وەک تۆ گوتت یەک پشتێن یەک جۆر پێڵاو هەموو شتەکانیان وەک یەک بێ حتا
بۆ نمونە ئەگەر پسە هونەری ملی بەگشتی نابێکی سمێڵی هەبێکی سەکسوکەی هەبێکی ڕیشی هەبێکی ئەبێ هەمووی بێ سمێر بێ وەکو سەوەی جەنابەت دەبێ هەرممە وەکو جەنابەت بەو شێوەیە بین بۆی هەموو دووچاویشمان لە یەک بچێتن من فستیڤالم بینیوە دە کەس دانیشتووە دێژنا یەکیان بەس تەماشای ئیمایی دووچایی کردووە یەکیان جلوبەرجیەوە کرد یەکیان موزیکیەوە کرد یەکیان مەسەڵەن جوولەکانیەوە کردووە هەر یەکەیان ئیشێکیا بووە پاش دەرەجەکانی کۆ کردو دایانە بە ئەوەکە مثلا من چوومەتە فستیڤال قسوور تیپی لێ بووە ئێمە شەشەمی تیپ دەچوینە من شانازیم کردووە ینی مەسەڵەن ئێمەی کورد زۆر نامۆین لەو فستیڤالانە ڕێگایان پێمانەدا سەر بە خۆم نەبووینە قەت وڵاتمان نەبووە کە شتەکانی خۆم هەموو وڵاتانی جیهان لە دەورا پشتمان شتی ئێمەیان بردووە من خۆم بینیمە لە فستیڤالەکان مەسەڵ وڵاتانی دراوسێ شتی ئێمەیان کردووە پێم وتە شایە ئێمەیە حتا موسیقاکەشی ئێمەیە بەڵگەمان هەیە مامەستا بەڵگەی مێژوویمان هەیە کە هەندێک شتی ئێمەیە شایەی ئێمەیە من زۆرم لە هەمانە هەر زۆریش حتا لە تورکیا و لە لوبنان و لە بڕۆ ئوردەن و بڕۆ مسر و بۆچی ڕووی شای کوردیان کردووە جا مامۆستا عەبدولعەزیز ئێمە هەندێک جارە بینین کۆمەڵێک جوڵەی تازە ئێستا لە هەڵپەڕینە ئەبینرێت لاتان وایە ئایا ئەکرێت تازەگەری لە هەڵپەڕینی کوردیا بکرێت یان باشترە هەر ئاگامان لە ڕسانایەتەکەیت ئەوەی کە لە کۆنەوە بووە ئەوە تەنیا دووبارە بکرێتەوە خۆی پاراستنی ئەو سەما هەڵپەرچیانە و بەرشیفکردنی زۆر گرنگە وەلو من کردووە بەڵام هیوادارمانەوەی ئیشی حکوومەت بێ وەزارەتی ڕۆشنبیری ئەوە بکاتن بە ئەرشیفیان بکاتن ئەو سەما هەڵپەرچیانە بۆی لەناو نەچن هەرچەندە من کردومە ئەوەی من کردومە جگە لەو کتابێک کەس تیپی هونەری ملیە تایبەتە پەیوەندی بە تیپی هەڵپەرچێ نییە بەڵام بەرجی دۆمە من هەرساوم هەرچی شار هەیە لە کوردستان لە ڕۆژهەڵات لە ئەفرین و هامیشلو لە باکوور لە دیاربەکر و جیجرە و لە ئەوانە چوم لە کوردستانی ڕۆژهەڵاتیشە بە هەمان شێوە کوردستانی خۆمە هەموو گروپەکانم ئەوە کردووە سیڤی و لەگەرەوە شایەکە جۆرە شایەک دەکەن بۆی ئیتر شایی نەمێنێ بزر بێت بەڵام میم ئەوەی گرنگ ئەوەیە تو بە ڤیدیۆ هەت بێ لە ناو نەچن چونکە بە زۆر شایی ئێستا من ناوی ئەزانم سەد شایی وەرە بۆ دەژمێرم بەڵام لەوانێ من پازە شاییان لێ بزانم چەند جۆرمانەیە مامۆستا چەند جۆر بە نزیکی چەند جۆرمان هەیە شایی زۆرە بژمێری زۆرە ڕاستە بەڵام هەر ناوچە و کۆن منتقەیەکی پابەند بە چەند شایەک مەسەلەن سەد و بەسم باشی سلێمانی بکەین لە سێپەی چەپەی زیاتر چیمانەیە لێرە بکەین بەڵام ئەگە چتاو لێرێ تەمبۆلێ شێخانی سوسکەی ئاشش بەڵام کەچتر باکوور زیاترە مەسەلەن بۆ نمونە لە ڕۆژهەڵات گەڕیان بەڵێ گەریان و چەمەری و ئەریرە و ئیتر زۆرە شای یاتە دیلانی یعنی ئەگە بگەڕین ئێمە گەلێک زۆرمان شایی هەیە لە هەموو وڵاتانیش دەوڵەمەندی من پێم وایە ئێمە گەنجینێک لە بنهاتووینە سەما هەڵپەرچێت بەڵام لەبەرەوەی ئێمە کیانێکمان نەبوو نەماتوانوە زوو خۆمان پێ بگەین نەماتوانێت مەدرسێ بکەین نەماتوانوە تا ئێستا مەدرسەیەک نییە بۆ شتە ئەوەی هەیە لەسەر دەستی چەند کادیرێکی کە ئەویش من دەژێت دەستی چەند کادیرێکی بیانی فێر بووینە تابلۆ دروستکەین بەڵام تابلۆش دروست بکرێ ئەگەر بێت و تابلۆ چەند شایەکی هەڵپەرچەی کوردی تیان نەبێ وەک هەوێن کەلتوری تو دەرێچێ وەرە هەندێک ئەوە هەیە جوولە پەیوەندی بە کورد نییە پەیوەندی بە عەرەب و بە ئەجنەبی و بە ئەڵمانی بە ڕووسی و بە جۆرجی نییە مثلا من تابلۆمان کرد لە جۆرجیا هەمان عەرەکە هەبووە لە لای ئێمە هەبووە لە پۆلۆنیا هەبووە لە سلۆڤاکیا هەبووە لە عەرەب هەبووە لە تورک هەبووە ئەوانە هەندێک عەرەکان تایبەتن یعنی بۆ هەموو نێتەوەکان ئەگونجێ بە تایبەتی لە هونەری ملی بۆ بە گرێدانی هەڵپەرچەکانیان بەڵام هەڵپەرچەکان کە سەیرەکەی هەندێک هەڵپەرچە هێنان وتم ئەبێ هەڵپەرچەی تیا بێ ئەگە هەر تابلۆ کە هەڵپەرچەی تیا نەبوو لە تابلۆ چێت دەروێت شانۆ ڕاست باشە مامۆستا ئێمە ئێستا ئەبینین بۆ نمونە بە قسەکەی جەنابەت لانەی لە سلێمانی تەنیا چەپە و ڕاستە سێپەیی ببینرێت یاخود بۆ نمونە لە هەولێر تەنیا چەند جۆرێکی هەڵپەڕین ببینرێت یان لە شارەکانی یان ناوچەکانی دیکە بە هەمان شێوە لا دوایە بەپێی ئەوەی کە لانەیە هەر ناوچە و هەڵپەڕینی تایبەت بخۆی بێ ئەم شێوازە کە تا ئێستا هاتووە باشە یان نا ئەمە وەک هۆشدارێک وەک پەلەپیتکێک وایە ئەبێ ئاگامان لێبێ ئەگەر هەر بە ئێهمالی و بە چاوپۆشی وەری بگرین لانەی وردە کاڵ بێتەوە
جێمێ مەسلە و لە سەردەمێکە لە کوردستانێکی ئازاد و ئیدارەیەک و حکوومەتێک خۆمان هەیە نتوانین لەو سەردەمە ئەو شتە بپارێزین و ئەرشیفی بکەین هیچ ڕۆژێک لە ڕۆژان دژمنی ئێمە ڕێگای نەداوە ئێمەوە بکەین یعنی ئەگە بێت و باسی باکوور بکەین لە سەردەمانێک کە ئەتاتورک هاتووە ڕێگای بە کورد و ئەرمەندا بێنە شتەکانتان تۆمار بکەن بۆتانەوە دەکەین پاشەکە هەمووی وەرگتووە لیان قسەکردن بە کوردی قەدەغەیە شایی وەرپەرچی قەدەغەیە گۆرانی قەدەغەیە تورکانی باگوتی ئەوە بکەم بە کەلتوری خۆتان یعنی هەموو شتی ئێمە سەبرۆ لێ سەیری کرد سەیری ئەرپەرچە و ئەوکانی هەموو کەلتوری کوردیە ی ئەرمەنە یعنی ئەگەر لەو سەردەمە ئێمە نتوانین ئەو شتە بە ئەرشیف بکەین قەت ناتوانین نازەمە پاش بین بە وڵات و بین بە دەوڵەتی پارچەند ساڵی بەڵام ئێستاوە ئێمەوانە پارێزین باشە وەلە من شخصیە لای خۆم زۆرم پاراستە باوەڕ ناکەمان شتێکە مێژ بێتەوە ئەوەی ماشە هیوادارم بیگەمێ و پایکەم بەڵام حەقوایە بەسەر وەکو کەناڵی دەستگایەکە شوێنێک ئەوانە بپارێزی بە ئەوە بە ڤیدیۆ یانی ڕاستە بەناو شە نییە مەسەڵ شایەکم جێ لە هەولێر پێ دێت سێتە باق بەس من نایزانم چۆنە بەس ناوەکەی دەزانم اینجا ئەو شایەگە ئەو هەڵپەڕینەی کە باسیەکەی جەناب ئەوەی کەوتت لە هەولێر هەیە چۆن ناوی چی منتقی ڕوانز دێ شایەکەی سێتە باق وتم چۆنە لێ نایزانم چێ ئێزانی نازانین ینی وەک ناوەکە تەنیا ماوەتەوە بەڵێ وەک ناوەکە ما زۆر شای نەگەڕەوە زۆر شای وەک ناوەکە هەیە بەس خۆی نییە شایەکە نییە نماوە لەوانەیە ئەگە پاژماوەش گەمێ پژێ بخەین هەندێک شایتری شێ نامێنێ هەندێکەیە نەبراوە مامەسا بوون وڵاتێک خۆی بک بە خاوەنی هەستکەی ئەوانەوەندە گرنگیان پێداوە ناوەکە بنارێ سێپی ناوی چکرێ ئەنێتنەوە شێوە چکرێ مۆزقا چکرد بۆ لێداتن بەڵام بە دەداچوینی بۆ بکەی لە ڕووی زانستیەوە ڕەنگە بەڵێ بەڵێ ئەگە سەیری کە مەسە تۆرە بەراوردیانکە ڕێک شایەکەی تۆیە بەڵام تۆ کۆنتریان ئەو کۆنترا بگەڕ سەمێژوو تۆ کۆنتری لەو دەکەوێت توی بردووە اینجا بە چۆ بردووە سە کۆچمان کردووە ڕاون راوین کۆمەڵێکمان چونێتە ئۆس پاکستان چونێتە ئەرمینیا چونێتە ئەولا لەولاوە شای ئەپەرچە ئێمەیان بینیوە پێیان جوان بۆ بردویانە بەسە فرە ئاین بووینە بەسە ئێزیدەکان شای وەڵپەرچەیەکیان هەیە ئێمە ئێکمانێ مەسە برامەسیەکان کۆمەڵێک لا دێ و گوندمان هەیە مەسیەکان شای تایبەتی هەڵپەرچە خۆیان هەیە ئەوانە ئێمە دەوڵەمەندین زۆر تا لە زۆر وڵاتان دەوڵەمەندترین مەسە من چەندین فستیڤالم بینیوە دوو سێ شایزان من وڵات دەزانم زۆر گەورەیە زۆر بەناوبانگە بەس دوو تابلۆی هەیە لە هەرچی فستیڤالی هەرە دوو تابلۆم بۆ کاتن کەچمە 20 تابلۆ بینم لەگە خۆمان ڕاست باشە مامەسا ئەم هەڵپەرکیانی ئێستا لە نێو سەیرانگا و گەشت و زەماوەندەکانیش دەمێت باسی کەنجاران زەماوەند و ڕەشبەڵک یعنی چەند مۆرکی کوردایەتی پێوەماوە هەستەکەی گۆڕاوە یان نا تێبینی تۆ چێ لەسەریان نەگۆڕاوە پێم وانە بگۆڕاوێ بەرەبۆ ئێمە دەوڵەمەندی وتووە گوتم لە هەلپەرچێ ناوچە بە ناوچە ئەگۆڕێ مەسە سێپی لە هەولێر بە شێوەیەکە کرد سلێمانی بە شێوەیەکی کرد لە ڕوانز بە شێوەیەکی کرد لە مەهاباد بە شێوەیەکی کرد ئالێرەش هەر وایە مەسەلا گروپی مەسە بنەوە سەلوانی بیکە بەڵام هەری سێپەیەکەی تۆیە بەڵام هەنجا لە جلو بەرگا مەسەلەن گۆڕانکاریەکرێت مەسە دەبێت کۆمەڵک کچیان کوڕاڵە پرن جۆرە جلێکیان لەبەرای لە جلبەرجی کوردی ناچێ کەچی پێرەنجلی کوردیانی بەداخوانەوە ئەوە ئەگەنا شایۆ پەرچەکە هەر جا کاتێ من خەریب بوو لەسەر هەڵپەڕین و هەڵپەڕکەی کوردی ئەم خوێندەوە کۆمەڵک بابەتی زۆر جوان بەرچاوم کە بوون منە هەر کە باسی سێپەیمان کرد ئەوەی کە دوو هەنگاو دێتە دواوە هەنگاوەکە چێتە دواوە دێتە پێشەوە دوو هەنگاو دوای دانێکە چێتە دوا بوون منە ئەمە خوێندنەوەیەکی قوڵی هەبوو ئەیوت ئەمە واتای ئەوەیە ئەگەر کورد بە تاکتیک هەنگاوێک پاشە کشەبکە خێرە دوو هەنگاو بەرەو پێشەوە ئەڕوا خوێندنەوە قوڵە چۆن ئەکرێت هێشتا بە زیندوی بهێڵڕێت گوتمە زۆر بێ هەڵپەرچەکانمان مەسراگەر بێت و تەماشا دنیا بکەین لە ئەمریکا و لە ئەفریقا ڕەشپێستەکان لە سوشتەوە جولیان وەرگتووە سەمای داڵ سەمای گورک ئەوانیانە بەڵام ئێمەی ڕۆژهەڵاتی ڕۆژئاوایی زیاتر لە جەنگ وەرەمان گرتووە یعنی لە جەنگە ئەو شتانەمان بەکارهێناوە سوورانی بە کۆمەڵکۆ بوونەوە و بڵاو بوونەوە و ڕۆیشتن و ینی هەنگاو بۆ پێشەوە تو ئەڵێ هەنگاوی بۆ دواوە لە کاتی
ینی هەند پێویستە بچتە پێشەوە پێویستە بگەڕێتەوە دواوە ئەوە لە جەنگەوە زیاتر وەرماگرەوە بەڵام ئەگە بێتە سەر عەرەب و فارس وانە بۆ چێژ ئەویان کردووە چێژ وەریان چێژ ئەو بارودۆخەی ژیان کە هەمان بۆ ئەو مێژوە وای کردووە ئێمە ڕەنگ و بۆنێکیش تەنانەت بە هەڵپەڕینەکانمانەوە خۆی بەڵێ ئەوەیە ئەوەی ئێمە زیاتر ئێمە ڕۆژهەڵات ڕۆژهاوا لە جەنگەوە شتەکانمان ئەوە کردووە ڕاست یعنی لە خۆ ئامادەکردن لە کۆ هجوومکردن لە هێرشکردن لە بریندار بوون لە مردن لە شەید یعنی ئەوانە هەر هەمووی زۆر تایبەتیش هەڵپەرچە ئەوەی خۆی بۆدانراوە یعنی هەڵپەرچەکان وان ناوندراوە باش مامەسا ڕتمی میوزیک لەگەڵ هەڵپەرشەی کوردیا چۆن باسی لێواکرێت لەو کتێبی کە جەنابەت باست کردووە دۆڵ و زۆرنا و تەپڵ و شمشاڵ و ئەمانە ڕێتمەکە خۆشتر و گەرمترەکانیان ئەم بابەتی سەما هەڵپەرچێ بەبێ مۆزیک تامی نابێ چێژی نابێ ئەبێ موزیک ڕوئی لەبەرکات لەبەرەوەکە تو تابلۆیەکی هونەری دەکەی مەسە ئەو تابلۆی کە ئێستا لەبەر چاومانە مەسەر تابلۆی ئەگەر موزیکەی بۆ نەکەی نازانی مەسەلەکە چییە ڕاست جا مامۆستا ئێستا هەربا لە درێژەی پرسیارەکەی هاوکارم ئاری منیش ئەمە لە جەنابەت بکەم جاران تەپڵ و جووزە لەبوو بۆ نمونە بەم دوو ئالەتە زیاتر هەڵپەڕین ئەنجامدرا ئێستا کیبۆرد و کۆمەڵێک ئامێریلانێ تەنانەت ڕۆژئاوایش هاتبێ جا ئەمە کامیان زیاتر لەگەڵ هەڵپەڕین لەگەر ئەوە پێش وایە دەبێ سەما و هەڵپەرچەی کوردی لەگە ئالاتە ملیەکان بێ ئالاتی غەربی بەکار نێت لەناو سەما ڕاستە هەندێک گروپی هەڵپەرچە ئەبینین ناچان لەبەر و کەس هاوکاریان ناکە کەس یارمەتیان نادەکە هیچ شتێکیان بەدەستەوە نییە سایزەرێکە و شتەکە تەنزیل دەکەن و سە گۆرانی بێژی ئافلێ گۆرانی گوتە ئەیکەن ئەوانە لە بۆی دەوڵەت هاوکاریان ناکات چکە من زوو پێشنیانم کردم هەقوای لە هەموو شار دەکە ئەو گروپانەیان جگە لە شارەکە مەسەر لە هەولێر و سلێمانی دهۆک تیپی هونەری میلی تەیە گەورە بە ئەو تیپار پەرچیانە هەتا لە کاتی خۆی هەندێک شتێ ناتامەوە باسی بکەم لە سمێڵ و لە زاخۆ و لە شێخان ئێمە گروپمان هەبوو وەک سێبەر دامان نابرم گروپانە دروستمان کردبوون یعنی یارمەتیمان دان یارمەتی مادی و یارمەتی ئەوەش پێویستە لە هەموو قەزم بکە لەم دەڤەرە ئەولا لە دەڤەرەکانی خۆشمان هەروە لە ڕانیە و لە ئەوانە لە هەندێک شوێن لە کۆی و لە هەندێک شوێن ئەوانە گروپانەمان دروست کرد بوو پێویستە ئەو تیپە هونەری ملیەکە لە سلێمانی ئەو تیپە هونەری ملیەکە لە هەولێرە لە عەقڵ ناوچەی هەولێر چەند گروپی هەیە چەند مەسەڵەن لە ڕوان زۆر خوارە بەشار شار ئەو گروپانە ئەویان کرد یارمەتیان بدەن بۆی ئەو شاری سەما هەڵپەرچەکان نەمرن بە زوندی بمێننەوە لەوێ دەرێ خەڵکە فێر بێ هەمووی مەسەڵەن ئێمە لە سلێمانی مەسەڵەن چەند شارۆچکەمان هەیە گروپی هەڵپەرچێت هەیە ئەو تیپە یارمەتیان بداتن بەڵام بە شەرتی کە حکومەتی یارمەتی ئەو تیپە بدا بۆ ئەوەی نەگەوە تیپە کە خۆی پارەی یارمەتی نەبێ توانی یارمەتیە ئەوە هەمووی ئەبێ دەوڵەت بیکاتن وای پاڵپشتێکی ئەبێ جا مامۆستاد ئەو ڕاهێنەرە یان ئەو مامۆستا ئازیزەی کە با بڵێن بەتایبەت لە تیپەکانە خەریکە جوڵە فێری کەسەکان ئەکات و ئەو تیمانە ئەو گروپانە ڕێک ئەخات تەنانەت هەندێکیان نمایشی نێودەوڵەتیشانێ بە خۆشحاڵیەوە لا دوایە پێویستەکە خودی ئەو کەسە چۆن لەناو بابەتەکەیان ئاشنا بکرێ ئایا پێویستەکە خوێنی ئاکادمیکی هەبێت لەسەر هەموو سەماکان زانیاری هەبێ بەوەی کە ئەو بتوانێت ئابدەیتێکی هەڵپەڕینی کوردی بکە پێویستەکە نا کەسێک بێت کە بۆ نمونە بۆ خۆی تەنیا هەڵپەڕینی کوردی بەباشی لەسەری زانیاری هەبێت و ئاشنای بێ پێویستەکە ئەم کەسە خۆی چۆن کەسێک بێت خۆی ئەوەی دەرێ زۆر جوان خۆ ڕاستە و داواشمان کردووە من شخصی خۆم زۆر داوام لە وەزارەتیش کرد مەسەلەن بۆ نمونە هەندێک وڵات هەنە زۆر پێشکەوتونە لە سەما بۆ نمونە ئێستا هێند بۆ نمونە جۆرجیا من لە فیستیڤاڵات بینیومە هەل ئاسمانە سەما ئەکەن یعنی قاتشی لە ئەرز نییە یعنی ئەوەندە پێشکەوتونە ئەوەندە ئەوەنە مەسەڵەن بۆچی مەسەڵەن تۆ دوو کادیر مەسەڵەن یەکیان لە هەولێر یەکیان لە سلێمانی یەکیان لە دۆر سێ کادیر ئەنێرن بچنە جۆرجیا با سێ مانگ لێرە بن با دەورێ فێر بن جوولانەی کە تایبەتن بە هەموو وڵاتان با کۆمەڵە ڕاهێنانی تازە بێن لەناو ئەوە یا مەسەڵ ڕاهێنەرانی کە مەسەڵ توانایانە ڕاهێنەری باشن بیان نێرن با ئیستیفادە بکەن سوود وەرگرن ئەو فیستیڤاڵانی کە ئێمە چوینە سوودمان وەرگرتووە زۆر فیستیڤاڵمان بینیوە بەڵام ئەگەر تۆ بچینە ناویان لەگەریان ئیشکەیت ئەوە بیت بەڵام گەنجیش بی مەسەڵەن ئەوە زۆر ئیستیفادە ئەبێتن کە نمایشتان کردووە
قسەی ئەوان چی وە لەسەر هەڵپەڕینی کوردی؟ من لە زۆر فیستیڤال بەشداریم کردووە بەڵام لە ساڵی هەشتاوە لە ئەلمانیا و رووسیا و لەم ساڵ کاتە بەو دوایش کە لە زۆربەی وڵاتانی ئەوروپی عەرەبی بەشداریمان کردووە سەرەتا شتی کوردیان بەشتی عەرەبی و تورکی و فارسی ئەزانی فیستیڤالەکان بەڵام دوای کە بینی ڕەسەنایەتیەکان بینی و موزیکیان جولەکانیان بینی و جلبەرکەیان بینی زۆر نامۆبولایان یعنی باوەڕ کە ئێمە دەوڵ زنایان کە ئێمە هەڵا پەڕین جان ئەوە دەبوو هەرچی خەڵک لەو فیستیڤالە هەیە لە ئێمە کۆوە بووە من حتا بە سەرۆکی فیستیڤالەکەم مەگوت مەسەلەن هەموو دەوە بۆچی هەموو لە ئێمە کۆ بنەوە ئەوەی ئێوە غەریبە کەس نەیبینی ئەوانە ئەم بینراون ڕاست یعنی ئێمە نامۆ بووینانی لەبەوەی قەت ئێمە نەچونێتە فیستیڤالات بەناوی ئەوە ڕاست لە کاتی خۆی حکوومەتی عێراقی ئێمەی نارد مەسەڵ تیپی هونەری ملی هەولێری نارد بەشداری چەند فیستیڤالێکی کرد ئەوە سوودی زۆر بوو بۆ کورد بۆ ناسینی کەلتوری کوردی و جلوبەرگ ئەوی کوردی بەڵام دوای ڕایگرت ئەویش زانی زەرەری زیاتر دەقازاند ئەویش نەهێشتیت کە بڕۆین لە هەولێر هێشتیەوە تا دوای ڕاپەڕین دەستە خۆش بە مامۆستا عەبدولعەزیز مەجید مامۆستای هونەری میلی سپاس بۆ وتەکانت بەریوانەوە زۆر سپاس بۆ کەوە دەکەتەناندا باس و سەماوات بەچێ بکەین دەستە خۆش بە زۆر سپاس